دیارە لەگەڵ بابەتی جینۆسایدی ئێزدیەکان و هەروەها باسکردن لەو بابەتە ئەبینین کە زۆرێک لە نووسەران ئەدیبان یاخۆ بڵێن سینەماکارانیش توانیوانە کە ئەم خەم و ئەم ناخۆشیە بە چەندین شێواز بگێڕنەوە باسی بکەن دۆکۆمنتی بکەن و ئەبینین کە کتێبی کچانی ببورن فیلمی کچانی خۆریشکێکێکە لەو فیلمانەی بەرهەم هاتووە و باس لە ئەو تاوانە قێزە و ناکات و باس لە جینۆسایدی ئێزدیەکانەکە بە شێوەیەکی گشتی بە خۆشحاڵیەوە لە شاری هەولێر فیلمەکە نمایشکرا. لەگەڵ تێپەڕبوونی 10 ساڵ بەسەر جینۆسایدی ئێزدیەکان لە شاری هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەک لە کۆنسڵی وڵاتان و هونەرمەندان فیلمی کچانی خۆر نمایشکرا کە باسی لە ژیانی کچان و ژنانی ئێزیدیە کرد بەهۆی داگیرکاریەکانی داعش و ڕفاندن و دەستگیرکردنی کچان و ژنان. فیلمی کچانی خۆر بەشداری لە ژمارێک فستیڤاڵی جیهانی کردووە وەک بەڵگەی کێوتاوانە بەسەر کچان و ژناندا هاتووە. فیلمی کچانی خۆر بکەین کە ڕێبەردۆسکی دەرهێنانی بۆ کردووە فیلمێکی دیکۆمنتاریە لە بەیانیەوە لە سینەماکانی کوردستان بەتایبەت لە شاری هەولێر نمایش دەکرێت. دروستکردنی ئەو جۆرە فیلمانە حتا گە فیلمی ئارت بی یا کورتە فیلم بی یا فیلمێکی ئەنیمەیشنیش بیت لەسەر ئەو جۆرە چیرۆکانە زۆر زەرورە چکە ڕووداوێکە بەر لە تقریباً 10 ساڵ ڕوویداوە جیلێک ئێستا هاتۆتە پێش دیەکی سەدەک هاتۆتە پێش ئەو جیلان پێویستە ئەو ڕووداوانە بزانن. هەموو کۆم کرد مەیدان گەنجە